بەڵێ ئێمە و کوڕەخراوی سەرۆری هەڵەبجە لە هەمووان ئاشکرایە خۆشتان نەزان بە تایبەتی گەلی کوردستان کە سوپاسانەکەی لە هەموو چالێکیەکانە ئامادەن. ئێمە پێش کۆرۆنا وەزعی خەڵکەکە باش نەبوو بە بۆنی قەیرانی داراییەوە، بەڵام ئەگەر کەرەنتینە کۆرۆناشی بەسەرداها بەڕاستی بەداخەوە چەند بەرامبەر بووەتەوە. یان ئێمە لەناو هەڵەبجە 375 عایلی خواری سفرمان هەبوو، بەڵام لە کۆرۆناکەوە کە دەستی پێکردووە لە کەرەنتینەکەەوە ئێستا ناو خودی هەڵەبجە 1900 شتێک خواری سفرمان هەیە. ئەمەش ڕێژەیەکی زۆر ترسناکە، زۆر بەڕاستی پێویستەکە هەمووان قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵی. ئێمە کوڕەخرای سەرۆریە جەب درێخیمان نەکردووە لە حەچی درگا هەیەمانە لە هەچی کۆمپانیا لە هەچی ڕێکخراوی نێودەوڵەتیە. خۆشبەختانە بە شایەدی هەمووتان کەرتی تەندروستی ئێمە لە یەکەم ڕۆژی کەرەنتینەکەەوە لە خزمەتیانیان کە بەڕاستی بارگرانیەکی زۆرە، ناڕەحەتیەکی زۆرە بۆ ئێمە لە هاوشان لەگەڵەوە هاوکاری مرۆیەکانمان بەردەوام هاوکاری مرۆیمان هەیە. ئەم گوژمەیەش کە ئیبنن 400 خێزان ئەمە هاوکاریەکەین بەسەر یەکەوە هەموو سنووری پارێزگای هەڵەبجە و پێشتریش ئێمە نزیکی 30,000 ئەوەندە هاوکاریمان گانوێتە خێزانە هەژارەکان. ڕێکخراوی سەرۆڵە پێم وان نییە لەم ساتە وەختانە کە ینی ئەم وەزعە ناهەموارە هاتوۆتە پێشەوە مانگ 30 ڕۆژە بەلای کەمیەوە 20 چالاکی هەبوو. ئەمەش گەورەترین بەڕاستی فەزلی خوای گەورەیە بەسەرمانەوە. سوپاس هەموو بەخشەرەکانی شەکەین، ناتوانین ناوی هەمویان بەرین، بەڵام بەڕاستی ئەگە بەخشەرەکان نەبوونای ئەمەش نەمانەتوانی. بۆیە دوعای خێران بۆکەین، داواکارین بەڕاستی هەڵەبجە چەپە وەکو شوێنەکانی تر نییە. خەڵکی کەم دەرامەتەکە ڕاستە شوێنەکانی تریش، بەڵام ئێرە بێ ئیشە. بۆیە داوا لە هەموو کۆمپانیاکان سەرمایەدارەکانەکەین بەڕاستی هەڵەبجە فەرامۆژ نەکەن.